پاییزی ساڵی 1970 خومەینی دامەزرانی سوپایەکی بزمیلیۆنی لە ژێرناوی بەسیجدا ڕاگەیاند. ساڵی 1970 دوای پەسەندکردنی لەلایەن پارلەمانەوە بە فەرمی وابەستەی سوپای پاسداران دەکرێت. گرنگترین کۆڵەکەی دەسەڵاتی ڕژێمی ئێرانە ئەرکی ڕێکخراوەکە ڕاکێشانی خەڵکو پەروەردە و ڕێخستن و بەکارهێنانی تاکە فری و دراوەکانە بۆ مەرامە سیاسیەکانی ڕژێم. هەر کەسێک لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان گوێی لە وشەی بەسیج بێت ڕاستەوخۆبیری بۆ کۆمەڵێک کەسی بە ڕێخستن کراو دەچێت کە بە ئیرادەی خامنەیی بەڕێوە دەچن ئامادەن بۆ بەرژەوەندی و پێکاتەی حکوومەتی خامنەیی هەموو جۆرە تاوانێک ئەنجام بدەن. لەگەڵ دەستپێکی شەڕی عێراق و ئێراندا بەسیج بۆ ڕاکێشانی هێزی زیاتر لە نێو خوێندنگاکان و شوێنەکانی دیکە دەستی بە بەسیجیکردنی خوێندکاران و ناردنیان بۆ بەرەکانی شەڕ لەگەڵ عێراق کرد. بە پێئامارەکانی ڕێکخراوی بەسیج لە ماوەی 8 ساڵی شەڕدا 550,000 خوێندکار ڕەوانەی بەرەکانی شەڕ کراون کە لەم نێوەندەدا زیاتر لە 36,000 خوێندکاریان کوژراون و بێسەر و شوێن بوون. 2853 کەس بەشێک لە ئەندامەکانی جەستەیان لەدەستداوە. 2433 کەسیش بە دیلیکەوتنە دەستی سوپای عێراق و دواتر ئازاد کراون. لێرەدا پێچەوانەی ئامارەکانی ڕژێمی ئێران ڕۆژنامەنووس و نووسەری بەریتانی کریستۆفەر هیجینز دەڵێت نزیکە 1.5 ملیۆن منداڵی ئێرانی لە جەنگی عێراقدا کوژراون. کێن ئەوانەی بەشداری لە بەسیجدا دەکەن؟ ئەندامانی بەسیج بە پێی کارنامەی چەند ساڵی ڕژێمی ئێران کەسانێکن کە تەواوی مەرجەکانی ڕژێمیان پەسەند کردووە و لە بەرامبەر ئەو فەرمانانەی کە پێیان دەدرێت ناچارن ملکەتیان بن و بە باشترین شێوە بە ئەنجامیان بگەێنن. بە گوێرەی توێژینەوەیەکی ڕێکخراوی کژار زۆرینەی ئەو کەسانەی کە بەشداری لە بەسیجدا دەکەن لە چینی پەراوێزخراوی کۆمەڵگەوە دێن کە پێگەی کۆمەڵایەتیان لاوازە و زۆر بەشیان کەسانی دەستکورت و هەژارن کەسانێکن کە کێشەگەلێک وەک کێشەی خێزانی و بێکاری و قوربانی توند و تیژی خێزانی و کاری بەدڕەوشتی بەرۆگیریان بووە. ئەرکی بەسیجەکان بەسیج هێزێکی سەرکوتکەرە و لە بەرامبەر خۆپیشاندانەکانی خەڵکی ناڕازی بەکاردەهێنرێت بە مەبەستی پەردەپۆشکردنی ڕۆڵی ڕاستەوخۆی ڕژێم لە سەرکوتکردنەکاندا. ئامەد شاهۆ ئەندامی مەجلیسی پژاک لە کتێبی ئاوێنەی مەرگدا دەربارەی بەسیج و بەسیجبوون دەڵێت ڕێبازێکی بە سیستەم کراوی دەسەڵاتە کە بە دروستکردنی ترس و دڵڕاوکێ ورەی کۆمەڵگا دەڕوخێنێت و دەیکوژێت بە ڕاکێشانی تاکەکان و بە تایبەتی لاوان بۆ ناو ئەم سیستەمە دەیەوێت کەسایەتێکی بێ ئیرادە و گوێڕایەڵی خۆی پێ بگەێنێت. هەروەک باز لە ڕۆڵی بەسیج دەکات و دەڵێت ئەم هێزە سەرکوتکەرە بۆتە هۆکاری دروستبوونی بارودۆخێکی عەسکەرتارێتی و تێکدەری ئاسایشی خەڵک لە تەواوی فەرمانگەکان و کارگەکان و زانکۆکان و تەواوی ناوەندە کۆمەڵایەتی و پیشەی و ئیداریەکان واتە هێزێکی سامناکی دژی گەلە کە بیوێری و ئیرادە لە ناو دەبات و دەنگی ناڕەزایی کب دەکات. قوربانیانی دەستی بەسیج بە پێی ئامارێکی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی کە ساڵی 2019 لە راپۆرتێکیدا لەبارەی ناڕەزایەتەکانی ئێرانەوە ڕایگەیاندووە لانیکەم 304 کەس کە لەوانە 23 کەسیان منداڵ و 10 کەسیان ژنن لە ڕۆژانی 15 تا 19 تشرینی دووەمی ساڵی 2019دا بەدەستی بەسیجەکان کوژراون. ڕێکخراوەکە لە هەمان راپۆردا باز لە دەستدرێژی جنسی و بێسەر و شوێنکردن و ئەشکەنجە و زۆر هەڵسوکەوتی دزێوتر بەدەستی هێزە بەسیجەکان بۆ سەر ناڕەزاییەکان دەکات. پەلکێشکردنی ژنان بۆ ناوەندەکانی بەسیج ڕێکخراوی بەسیج جامیعەت ژنان ئەو ڕێکخراوەیە کە بەسیج لە ڕێیەوە کار لەسەر ڕێخستنکردنی ژنان دەکات. ئەم ڕێکخراوە سەرەتا ناوی بەسیجی خوشکان بوو هەر لە سەرەتای پێکاتنی بەسیجی مستەعزەفین دەستی بەکار کرد. لەم ساڵانەی دواییدا ناوی بۆ بەسیجی کۆمەڵگەی ژنان گۆڕا. بەسیجی ژنان لە هەر پارێزگایەک نوێنەرایەتی هەیە کە ئەویش لقی خۆی لە هەموو شار و دێهاتەکانی پارێزگا ڕێخستووە. مینوەسانی سەرۆکی ئێستای بەسیجی ژنانە و ژمارەی ژنانی ئەندام بە زیاتر لە 10 ملیۆن مەزەندە دەکرێن. بەشێکی زۆریشیان ئەو ژنانن لە هیچ شوێنە کار ناکەن و لە ماڵەوەن یان ئەو ژنانەی هاوسەرەکانیان لە بەشی نیزامیدا کار دەکەن یاخود کارمەندی دەوڵەتن. بەسیج خۆی دەڵێت کە لە 150 ژنانی تاران ئەندامی ڕێکخراوەکەن. تەمەنی زۆربەی ژنانی ئەندامی بەسیج لە نێوان 18 بۆ 36 ساڵە. لەم دوایەنەدا بەسیج زۆرترین هەوڵی بەشداریکردنی ژنانی گەنج و مێرمنداڵ دەدات ئەوەش لە ڕێگەی فریودانەوە وەک باڵێنی دەرچوون لە زانگۆکان یان دامەزراندن. بەکارهێنانی ژن لە بەسیجدا مشتومڕی لە ناو خۆری دەسەڵاتی ئێرانیشدا دروست کردووە. بە شێوەیەک هەندێک لە دەسەڵاتداران بەکارهێنانی ژنان لەلایەن بەسیجەوە بە دەرچوون لە ڕێنماییەکانی ئیسلام لە قەڵەم دەدەن بەڵام بەکارهێنانی ژنان لەلایەن بەسیجەوە بەردەوامە. بە بڕوای شارەزایان بەسیج ژن دەخاتە ناو پرۆسەی لەناوبردنی جەوهەری و مرۆڤانە بە شێوەیەک لە ڕێگەی ڕۆحی و زیهنیەوە لە بنەڕەتی ژنێتی خۆی دای دەبڕێت. ئەوە شۆکارەکەی بۆ ترسی ڕژێمی ئێران دەگەڕێنرێتەوە لە هێزی ژنان چونکە دەڵێن ڕژێم ئەوە باش دەزانێت کە ژنان هێزی کاریگەر و تەنانەت دیاریکەرن لە ناو کۆمەڵگەدا.